يقول فرمي من عاد لي وليا فقد آذنته بالحرب، رواه البخاري. للرواية صحيح مسلم شهد فرمي پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پیاوی وا هەیە لەناو ئێوەدا، پیاوێکە لەناو ئێوەدایە، هیچ شخصیتێکی لەناو ئێوەدا نییە. خوا دەزانێت کێ خۆشەویستی خۆیەتی. هەر کەسێک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە فەرموویەتی هەر کەسێک دژایەتی ئەولیا و خۆشەویستەکانی من بکات، سوکایەتیان پێ بکە، ئیعلانی جەنگی لەگەڵاکەم. تۆ لەگەڵ خوا شەڕت پێکرێ وریابە، بەڵام ئەولیاکانی خوا کێن؟ ئەولیاکانی خوا ئەوە نین کە تۆ پێناسەیەکەی تۆ دەیناسی. ئەولیای خوا ئەوە نییە کە تەنیا لای تۆ چاک بێ. ئەولیا و خۆشەویستی خوا ئەو کەسانن کە لای خوا چاکن، بەڵام جاروێ ناو خەڵکە هیچ شخصیتێکیان نییە. خۆشەویستی خوا فەرمین صلی الله عليه وسلم لە صحیح مسلمدا هاتووە کەسی وا هەیە لەناو ئێوەدا قژی ئاڵۆسکاوە، قژی تێکەڵ بووە، شانەیەکی نەکردووە، مەنزەرێکی جوانی نییە، بڕواتە بەردەم دەرگای هەر ماڵێک لە ئێوە، ڕب ئەشعەث مەدفوع بالئەبواب، بڕواتە بەردەم هەر ماڵێک پاڵی پێوەنێن ئەیکەنە دەرەوە دەرگاکەشی کەسە داخە، بەس بێنە بەرچاوی خۆت. کەسێک بێتە بەر دەرگاکەت و دەرگاکەتی لەسەر دابخەت و یەک پاڵێکیش پێ بنی، کەواتە لای تۆ هیچ شخصیتێکی نییە، هیچ حرمەتێکی نییە، بەڵام لای خوا زۆر گەورەیە. خەڵکی ئاوایە. ئوەیسی قەرەنی ڕەحمەتی خوای لێبێ کە لە سەدەمی پێغەمبەری خوادا بوو صلی الله علیه و سلم، لە سەدەمی سەحابەدا بوو، پیاوێک و پیانەوت شێت، بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم لە دوای سەحابە باشترین کەس، پیانەوت شێت، نقصان، کەم عەقڵ. خوای گەورە ئەو ڕێز حرمەتەی پێبەخشی. ئیمامی عومەر بە فەرمانی خوا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم هەر کەسێک لە ئێوە ئەی سەحابە هەر کەسێک لە ئێوە گەشتە ئوەیسی قەرەنی بڵێ داوای لێ خۆشبوون کە لەخوا بۆ تۆ. ئیمامی عومەر فەرمی داوای لێ خۆشبوون بۆ بکە لەخوا، خوا لێم خۆش بێ. بۆیە نازانی تۆ چۆنە ئەم پیاوە کە ئەڕاتە بەر دەرگای خەڵکی پاڵێکی پێوە دەرێکات دەرەوە، دەرگاکەشی لەسەر کەپسەکە. بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم لو أقسم على الله لأبره، والله ئەگەر سوێنێک بخوا بڵێ خوایە سوێن بە گەورەی تۆ فڵان کەسم بۆ بمرێنە، خوا یەکسەر دەیمرێنێ، والله لەوانەیە پاڵێکی پێ بنی یەکسەر خوای گەورەی ڕۆح لێ بسێنێتەوە. ئەوەنە دوعای قبوڵە. بۆی ئاگاداری خۆمان بین، ئەوەندە سوکایەتی بە خەڵکی نەکەین، بە دوای عیب و عاری خەڵکە ئەلحەمدولیلا فڵان کەس غەڵەتی کرد، فڵان کەس وای کرد. ئەوە ئیشی تۆ نییە. ڕۆژێ دێ خۆشت ناو قوڕێکە، قوڕە ڕەشەیەکەوە، با لە خوا بترسین بەسە. تۆڕە کۆمەڵایەتیەکان تەقوا و ئیمانی زۆر کەمتیایە.